طبعا وی گرینگە بەڕێزان من ئەمێ ئاماژەی پێ بکەمەوەیە کە پارێزگار تەبەنیان کردووە جێبەجێیەکەن لە ماوەی چەند ساڵی پاڵپشتیکردنی لێبوردێوی و پێکەوە ژیانی کۆمەڵایەتی لە هەڵەبجە کە بە هاوکاری دارایی IOM جێبەجێ دەکرێت. ئەم پرۆژەیە ئەمە فەیسی دووهەمێتی ساڵی پار با بڵێن 2022 بۆ 2023 فەیسی یەکەمی بوو، 2023 بۆ 2024ش فەیسی دووەمێتی بە هیوان کە بتوانین بۆ ساڵانی داهاتوو چەند فەیسێکیکەی لێ جێبەجێ بکەین. طبعا ئەگەر ئێمە بتوانین هاوکاری دارایی لە IOM دەستەبەر بکەین. بەنسبەت چالاکیەکانی ناو پرۆژەکە زیاتر تاکی دەکاتەوە سەر لێبوردەیی پێکەوە ژیان وەکو بابەت و نەهێشتنی بابەتە نەرێنیەکانی ناو کۆمەڵگەیەکێکیان یەکێ لەوانە توندڕەوی توندوتیژیە لەسەر ئاستی کۆمەڵگە. بۆ ئەو مەبەستە کۆمەڵە چالاکی تیا ئەنجام درراوە یەکێ لەوانە ئەوەی کە من شارەزا بم ئەنجامدانی چالاکی بۆ پۆلیس و ئاسایش وەکو بڵین خولی هۆشیاری هەر لەسەر هەمان بابەت و هەمان یعنی هەمان بابەت و هەمان فکرەی لێبوردەیی یا چەسپاندنی لێبوردەیی لە ناو کۆمەڵگەیە بۆ خولی هۆشیاری لەلایەک و لەلایەک شەوانێ هینا بۆ پۆلیس و ئاسایش زیاتر ئەوانەی کەوا لە فەرمانگاکانە ئیشەکەن فەرمانگا حکوومیەکانە لە شوێنەکانی پێشوازی ئیشەکەن وەکو لە شوێنەکانی مەسەلا پێشوازیە با بڵێن ئیستعلاماتەکانی ناو خەستەخانەی مناڵبوونیان شوێنە گشتیەکانی ترە خۆتان نەزانن هەنێ جار ئەوانەی کە سەردانی ئەو شوێنە ناکەن نەخۆشەکان بنیان ئەوانەی کە لەگەڵ یانان هەنێ جار لەوانەیە لەلایەن کەسانێکەوە مامەڵەی ناشرینیان لەگەڵا بکرێت لەبەرێ ئەوان ڕۆژانە زەختێکی زۆریان لەسەرا. لە فەیسی دووهەمە ئێمە بیرمان لەوە کردوانێکەوە ئەم پەیامانەی کە ئێمە هەمانەکەوە بمێنێتەوە لە ناو کۆمەڵگە لە ڕێی چیەوە ئەمێنێتەوە لە ڕێگەی هونەرەوە. لەبەر ئەوە بوو کە ئێمە هاتین کەسانێکە بوون کەوا لە مەجای هونەرە دەزڕەنگین و شارەزاییان هەیە لە بواری هونەریە هەر لەبەر ئەوە بووکەوە هەنێک کەسمان بانکهێش کرد پەیامی خۆمان پێوتن هەنێ وەکو چۆن بڵێن ڕوونکردنەوەمان پێدانکەوە مەبەستی ئێمە چێ و مەبەستی پرۆژەکە چییە بە خۆشحاڵیەوە لەنا ئەو کەسانەیە توانیمان کۆمەڵی خەڵکیان لێ دیاری بکەین. ئەو بوو چوار ژن لەگەڵ کۆمەڵە کەسیکەیە بەردەوام لە ماوەی ئەم 6 مانگەیە یعنی زۆر بە گیانی خۆبەخشی و بە لێبوردەیی هاوکارمان بوون و کاریان لەگەڵا کردوین و هەستەکەم کەوا یعنی ئەوەی کە ئەو پەیامەیان بە ئێمە بەخشیکەوە خۆیان بەشێکن لە پرۆژەکە خۆیان ئەیانەوێ ئەوەی ئێمە ئەمانەوێت جێبەجێ بێ لە ناو هەڵەبجەیە. شاری هەڵەبجە جێبەجێ کرێت لە 2022 تا 23 لە 23 بۆ 24 کە تر ئەمە دووە طبعا وی گرینگە بەڕێزان من ئەمێ ئاماژەی پێ بکەمەوەیە کە سەتەری پەرەبێدانی دیموکراسی مافی مرۆڤ